دیوتەمەنیز خۆشۆن خۆی خۆشەکە هەرزایی لە ژوورێ دانیشێ بۆنا بەخوا خەی کەتن و پەتنە منەزانم خوا ئاگدارە ناڵم بەسەریەوە بڕوە سەر بەرمیل هەمووی 2 مانگ نابێ زەواجمان کردووە خیانەتم لێکە بۆستا چاوزەق بەخوا لە حەقی خەمت نەبێ ئەڵێم ئەوڵا خۆ کەس نەیزانی بە قوربان بە کەس نەڵێ ها ئەمە نهێنی بین خۆم و خۆتە نابێ بە هیچ کەسێ بڵێ باشە ناخەمت نەبێ مامەجان کەس نازانێ بەڵام خونچە تۆزێشکی کردووە بەڵام خۆم قسەی وام کرد کە مۆزوعەکەم گۆڕی هەر پرسیارێ کردووە هاتۆ ڕۆشت وەک مشک بەڵام پێیم نەوت خەمت نەبێ ئێ زۆر باشە دەسەکانت خۆش بێ کوڕم نەتێش بزان ژن ئێستا بۆ واکەن دەیناسوورن دەینەسوور ئەرێ بەخوا هەرەوەنە هەست بکە قسەیە هەیە شتی هەیە جرت ناوێرم تەلەفۆنێکم بۆ بێ جرت گوێی لای منە و چاوی لە لایەترە وازانێ نازانم ئای لە دەستژن ئەیە با ئەم دوانە بێت چی لە بن سەریان بێ بۆ وا فسکە فسکەکەن تۆ بڵێ ئەوڵاژ نێنێ بە سەرما حاجی بۆی بێنێ خۆرە دەسی دی لە پشت خەسوومە بێ خەسووم فێری نەکرد بێ خۆی چی بکەم من چۆن بزانم مەسەلە چییە چۆن کەشفیکەم چی بکەم بیستا ها خۆنچێ ئەوە تۆی خێر چیتەوێ بۆ هەردی تۆ ڕۆی خۆ نەخۆش نی ناوەڵا خوا نەکا دوژمنەکانم نەخۆشکەون بەڵام هەروە بڕوە نەخۆشەکەوم نازانم چییە مەسەلە مەبەستت چییە نازانم چییە مەسەلەم قسانت چییە ئەیکەی هیچ هەروە نازانم دڵم سەغڵەتە هەستەکەم شتێک هەیە نازامی تر خوازانێت چییە چی نییە ئەرێ چییە ئێوە ئەڵتونتان شاردوتەوە لە تەکێک و فسکە فسکتانە خۆ هیچ نەبوو هیچ بۆ بایەنش بزانین نانە کچم ئاڵتونی چی ئاڵتون فڕیوە بۆتە 900 چی ئەتوانێ ئاڵتون بکڕێ قوڕ بەسەرەوەی لە ماوەی ژن دێنێ نانە کچم خەمت نەبێنە ئاڵتونمان شاردوتەوە و هیچیشمان نییە هیچ شتێ نییە لە ئارە خوا بکەم وا بێ ئاین و ئەین پیا و دەستی پێ کرد و نابڕێتەوە ئاینۆینی چی بۆ ئێمە ئێوەین خەریک ئاینۆین بین ئەڵی مشکی دێیت و ئەڕێتەوەی جۆ بگری جۆ بگرم من جۆ لە تۆ بگرم بۆ چی تەیە تا من جۆ بگرم هیچمان نییە بە سەزانم تو وە هەست کردو شتێ هەیە دی تۆڕێتەوەی جۆ بگری بڕۆ قاوەیەکمان بۆ بکە بڕۆ خزمەکار باوکیم بڕۆ قاوەیەکمان بۆ بکە والله بێ بزانم چییە ڕاوەستە باش شەواتم قاوەیەکتان بۆکەم ئەمەنە شیرین بێ ئەمەنە شیرین بێ وەکو خۆتان والله ئەبێ ئەمەنە شیرین بیکەم لە دڵتان بدا ڕاوەستە ئەی کوڕم زەهر نەکاتە ناو قاوەکەوە ئەوە تێوە نەشرین بێ ترسم بە عەکسەوە بێ نا مامەجان مەترسە خونچە شتی وا ناکە وتی ئەمەنە شیرین بێ ئەمەنە شیرین بێ یعنی تەواو شیرینێکە خۆی زانی من حەزم لێ نییە زۆر شیرین بێ ئەزامی سەرق بەرقا کاتەبابی کاچی لێ بکەم باشی ئەناسی ئەی چۆن نایناسم ئەوە خۆ ساڵێک و دوان نییە ئێمە بەیەکەوەین بەخوا ئەزانم بەس بە سێرکردن ئەزانم چی ئەڵێ و چی ناڵێ وەڵا شتێ چاکە وەڵا کوڕم ئەوەی ڕاستی بێ نازانم منیش هەست دەکەم منیش زۆر کپا ئەڵەی هەستی کردووە تۆ بڵێ هەستی کرد بێ کوڕێ نا دایکم فەقیرە بەخوا ئاگای لە دنیا نییە حاجی ژیان خەمت نەبێ کەس نازانێ ئووی مەنیجە کوریچە جۆر لێیە بەخوا هەبێتە نەبێ ژنێکی ناوە بەسەر تا و دیاری بۆ کڕیوە ئووی سەرت لە قوڕێنێم خدر ئۆی ماڵت گاول بوو مەنیجە کولیچە بێ شاز بێ بەخێت ناوچەوە شێنزەم کچێ بەخوا خوشکم بەختت نییە هەبێت و نەبێ مەژنیە ناوە ئەی دیارە سێ و قسانەی کە کچێ با نەمان بینێ ئاتوو وەرە شوۆنەکەی منش دێمە شوۆنەکەی تۆ بەخوا هەر جۆم لێ نییەوە چییە دە باشە دەی باش چەند منزڕی ئەلەمەشا منزڕیت کرد و بەدایەتیت کرد چییە قابلە شۆن چییە بۆ جۆر لێ نییە کچێ دەوەرە ئەملاوە بالێت نەدەم وەرە دی دە باشە باش ئەمرت نەمێنێ باش ژنێکی کچە کەوتیتە بانم کچە ئوی بابەوەی
کچێ دەتۆڕە ئەولاوە سێسێڵی بەرمیلی پێشمت گردووە دەلاج و کچێ دەلاج و شەلم کەرەوە ئەوامان بینن وایی وای بابە پشتم شکارە بیکۆست کەوێ ئەمرت دەمێنێ فەردە پەتاتە وای کوشتمی وای بەخوا بریش پارچە پارچە بووم مردم کچێ بۆ نەڕەق و تەقی خۆزگەوەکو بالیف نەرم بوویتایە باوکە ئەوە چی بووە و زرمکتە ئەوە چییە و هەرە ئەو بۆ کەوتن وی بسم الله ئەمانە چیەکەن لێرە بۆ کەوتونەتە سەریەک کوڕە حازی فریا بکەوە فەقەڕاتم شکا بە قورعان 100 کیلۆ بێ کوڕە وەرنەوە ماگایە لادن لەبانم کچێ هەستە کچێمەنیت ئەو بۆ کەوتونەتە سەریەک هەستە ئەمە چێم حاڵ وەزعە کوڕە حازی پان بوومەوە بەخوا وەگنانە قەیسی دەستم بگرە دەرم کە و مانگایە لادە لەبانم وەڵا خۆت مانگای کولی چێڕەق و تەق داوە شێرە وەڵا وەی بابا وەی خت پشتم شکا وەی تخوا بمبەر بۆ دکتۆر بەخوا پارچە بوو وەک شوشە شکامی دە باشە کی نەزانێ زۆر ناسکی ئەڵەی داری ئەو نەڕەق و تەقی دار ماسیحە کچێ بەخوا منیش قاچم شکا قاچم لێ بۆیەوە ڕەبی نازانم بە چیبی هەمووی ئاینۆین تۆیە و بەبوونی تۆیە و لەبەر خاتر تۆیە کچێ ڕەبی سەرت لە قوڕێنێن ئەیدا توت من شالیک و مالیکەم کوڕە چوزانم تیمساح ها تۆم ئاینۆینت نەدۆزیەوە پلانەکەی خۆم و پلانە نهێنێکەم خوا بدباتەوە کچێ من لەبەر خاتر تۆ بوو خوا تۆ بفەوتێنێ حەیامان چوو دەیڵە دەبزانی چی بۆ دەکسێ سێرکە بزانێت چی بۆ تازەکەش بووین باشە چی بووە بۆ واکەن ئەمە چییە حەلا بۆ لێرەیە بۆ وەستاون لەوێ بۆ کەوتن چییە مەسەلا وەڵا تۆ جواب دەرەوە ئەفەنی هەمووی بەبوونەی تۆ بوو ئەمە ئاینۆینی تۆ بوو ئەگەر تۆ ژنێترت نێنابێ بەسەرما ئێمە ئێستاوامان لێ ناهات خەریکی چ ئاینۆینێکی بەس بزانم شتت بۆ چێ کڕیوە ئەمە چیە ئەم قسانە تۆ توزانی من خەریک شتم دیارە تۆ مراقبەی من تەکردوانە ئەفەنی ئەرە وەڵام مراقبەی تۆمانە کرد چاک کە شفتمان کرد خەریک چیت ها بۆ هاوڕێ من هەڵە خەڵەتێنی جارێ و کەسە لە دایک نەبوو هاوڕێ من هەڵخەڵەتێنێ تێگەیشتی بزانە منەکە چەند زیرەکەم چۆن کەشفم کرد بۆت دێ قسە بکە چیت هەیە بۆ ئەوا قڕماوە ها چیت شاردۆتەوە هەی خیانەتکار هەی خاین هەی غەدار من خاینم ئەرە وەڵا خاین دەرچووی قەت باوەڕم نەکرێ ئاوها دەرچووی پیاوێکی خراپی سەرزەری سەر مرەبع کچێ سەر مرەبعیتی وەڵا سەریەڵی بەرمیلە سێ تۆ وست لەولاوە ئەوڵادیم سەرت پارەکەمەوە بەخوا چۆن کوڕێکی حەیف و ئەسەف کە تۆ کوڕی منی بەخوا بەس بزانم ژنت بۆی هێناوە حاشات لێکەم ئەوەندە ساڵە هیلاک بووم تۆم بەخێو کرد ئەوە چێڵێ منەکە باش جۆت لێبوو کوڕم ئەزانم ئێوە پیاون لە پشتی یەکن ئەتەوێ ژنی بۆ بێنی باش ئەزانم ئەوی ژن بۆ تۆ دێنێ و سافە بن و یەک بەیەک و تەواو منیش با بمرم لە خەفەتە هەی زۆر زانانە تانەوێ لە ئێمە بەرنەوە دەوڵا مادام مەسەلەکە وای لێ هات با لەوە گەورەتر نەبێتەوە ئێستا پێتەڵێم شتەکە چییە و بادڵەت ئیسراحەت کە چی کەشف بووی دیتە ئەوها کەشفتەکەم بۆ ئازاری من فەقیرم هەی ئەوەی وا ئازاری من فەقیرم مار فەقیر پێوەیدا کچێ نانا چێڵێت و فەقیری تو ئەژدی های تۆ بلیمەتی دەبا پێت بڵێم دەسەبرت بێ دەی زوو قسە بکە چییە کتێ بەخوار قسەکەی خۆمانە بەڵام ئەملا ئەولای پێکا شێر و ڕەوی پێکا بەشکۆم فکری لێ بکاتەوە چی بڵێ ئاتۆ وسکرد بە لە پشتمەوە دەبای جۆم لێ بێ یەک دانە بدەیتە ناو دەمیا وەڵا منەکە ئەوەی ڕاستی بێ سێرم کرد موبایلەکەت کۆن بۆ قورس بۆ ڕاوەستێت و تۆش حەزت لێ فیلمەکانی پێ بکەیت و وڵای تر وتم گوناحە پارەم بۆت کۆ کردەوە و چوون بۆ ئەو دوکانە موبایلێکی جوانم بۆت کڕی بەڵام چێم بر لەگەڵ خۆما عەوڵا وتم عەوڵا تۆ وەرە هەڵی بژێرە من باش لێی نازانم و بزانە چی باشە بەڵام با بیکەنە سوپرایز با دایکت نەزانێ ئەیتر تۆش سوپرایزەکەت تێکدا و تەواو چی؟ سیر و پیازت بۆمە کرد؟ واش ڕوت ڕەش بێ حەلە ڕشکن چی؟ موبایل بۆ مەنیجە؟ وی سەمەنیجە ڕەقوتەق بەخوا تێر و پڕمە کوتێ با زوو ڕاکەمەوە داوای لێبر نەکەم من شیرم نابۆیە بان ئەمیز بیکەمە ماست ئێستا بەخوا هەڵچووە با بڕۆمەوە خوا حافظ
ئەوەی حاجی ژیان بەخوا زۆر داوای لێبردنەکەم بەخوا زۆر خەجاڵەتم با بڕۆم خواردنی خۆشتان بۆ بکەم لە مەڵبەخوی خوای جان چەندێ شەرمەم کرد لا حول ولا قوة إلا بالله خوا بمان پارێزێ لە حەلاو و هاوڕێتی حەلاو